میوانداری خاتونێکی دەستڕەنگینمان کردووە کە کۆمەڵێک لە کارە جوانەکانی خۆی هێناوە ئاریجا لە دەستپێکی شاوچی ئەمە تۆزێکە لە کارەکانم یاخوا ماشەڵڵای لەبێ کۆمەڵێک کاری زۆر جوان هێناوە ئەو خاتونەش خات و سۆزان شابانە خاتونگیان سلااو لەبێت تۆم کاتت باش زۆر بەخێر بەخێر بێ سەرچاوان خات و سۆزان بە دەستپێک لەوە دەست پێ بکەین بزانین سەرەتای دەستپێکی کارە دەستیەکانی تۆ بۆکەی ئەگەڕێتەوە ماوەی چەندێکە بەردەوامی وا هێندە کاری جۆراوجۆر و دیزایانی جیاوازت دروست کردووە. ڕاستی من لە 2005ەوە لە شاری قاڵاکە لە ئێران گەڕینەوە لەوێ دەستم بە کارەکانم کردووە ئەم نزیکەی 10 ساڵە ئەبێت کارانە ئەەکەم بە خۆشحاڵیەوە ئێستا لە هەڵەبجە بەبێ کارەکان بەڵێ لە هەڵبجێ سپاس دەکەم سەلامت بین سەرەتا کارەکان زۆر زۆر ئاستەنگی و ناڕەحەتیەتە پێشتەوە بەڵام سپاس بۆخوا ئەو ناڕەحەت و ئاستەنگانم پەڕاندووە کە ئێستا بە خۆشحاڵیەوە لەگەڵ ئەندامی تازە هاوڕێی تازە بوومەتە مەسئولی ڕستم و چنینی سندیکای هەڵەبجەش لەوێ دەستمان کردووە بەم کارانە و بە خۆشحاڵیەوە کارەکانمان پێشتر ئەڕوا چی دەست پێ کرد یەکەم جارانی ئەو کاری کە کردت یەکەم جار چی یەکەم جار دەستم کرد بە دوورینی کەوە پانتۆڵی قەدیمانەی بادینی هەولێری خەتخەتەکان من لەوە زۆر حەزم لە شتی فۆلکلۆریەکان بوو ڕاستی شتەکانیشم هەمویان فۆلکلۆرین حەزم لێ نەبووە ڕاست ئێستا دیزایانی تازات پشتی جیاوازتراتەوە بەڵام من حەزم کردووە ئەو شتانی کە دایکم ننکم کاتی خۆی ئەو شتانیان کردووە حەزم لێ بووە ئەو شتانە نوێکەمەوە کە مناڵەکانمان کەسبەی ناتبینەوەکانمان ببینن ئێمە لە باو باپیرانمان و ئەم شتانەمان بۆ ماوەتەوە یەکسەر داپیرە و هەمووانەمان بیرەکەوێتەوە بەڕاستی هەرچەنە تۆ ئەسەوەریشت هەیە زۆربینم لەگەڵ مێخەک نییە نازانم ڕێناکەوم زۆر لەگەڵی هەرچەنە ئەوتەکەی ئاری تەواو ڕاستە یعنی هەر یەکێک لە ئێمە نەنک و دایکمان و ئەو بۆ نەخۆشیان پێوەیە بس من خۆشترین بۆنی ئەتری دایک و نێنکمانە گرنگەکە شمڵیە ئێستا ئەم سمڵیەش هاتووە ئێستا ئەوە زۆر زۆربوونی ئەجایبە مێخەکە گوڵباخە ئەمانە هەمووی فۆلکلۆری خۆمانن ئامانە ئەمە شمڵیە بەکارهێناوە ملوانکەیە ئەمە بەڵێ ملوانکەیە پشتوێنە هەمانە ئاوایان بردەوە کارێکی زۆر جوانەکەی مێخەکە کێشە نییە نازانم ئادەی شمڵی بزان بۆنی چۆنە ئەوە نابێت ئەوە لەگەڵ مێخەکەکە بۆنی مێخەکەەکەی پێم وانە وانە ئێوە لەگەڵەوەی حساسێتی هەیە لەگەڵ مێخەکە ئەی گوڵباخەکان زۆر زۆر جوانە خات و سۆزان ئەم کارانە زۆر زۆر وردن بەتایبەت شمڵی و مێخەکەکە ماوەی چەندێکتەوە بۆ ئەوەی کارکارێکی هەوانە تەواوکەی مێخەکەەکە بڵێن بۆن منە باسی مێخەکە بکەین مێخەکە ئەبێ بیخوسێنیت لە ناو ئاوا داینیت وایە کە تقریبان چەند تاڵی ئەوێت بە پێی کەسەکە کەسی وایە ئەڵێ من 12 تاڵم ئەوێ و 12 دەرزیە نیوە هەیە ئاڵێ 18 تاڵم ئەوێت ئەیتر ئەبێ دانە بەدانە دانیشیت بە قیاس چووکە مێخە گەورە و بچووکیشی هەیە جاری وە هەیە بۆ نمونە ملوانکەکەیکی تیان گەورە دەرەچێکیان بچووک دەرەچێت کورەمەیەک بۆڵێکی وابزانە 20 دانە مێخەکە کەمەکەی بڵێ 12 بۆ سەرەوە ئەبێت چەند جار دەرزیە چێ بەدەستا لە کاتی ئەم کارە هاتوین لەگەڵ کارەکە چونکە ئارزوو حەزی خۆمانە کێشەمان نییە و کارانە ئەمەش کاری با لە کڵاوەکانەوەباسیی کڵاوەکانمان بۆ کە تۆ جارم کڵاو زەڕەیە تۆ هەر شوێنی خۆت بە هاوکارانمان وەریەگرن بەس باسی شارتە بۆ ئاماژەیەکی پێ بکە ئاماژەیەکی پێ بکە کڵاو زەڕی هەورامانی فۆلکلۆری خۆمان ئەوە یەکەم بەڵێ ئەوەیان دیزایانی تازەیە ئەمەشیان مەی ناوەڕاستی زانی تازەیە بەڵێ کڵاوەشەکە ئەوەی تریشیان هەر فۆلکلۆریە چونکە ئەوە لە هەڵەبجە خۆمان زۆر بەیان سەرپۆش ئێن بەسەریانە ئەوە لە پشتەوەکو کۆڵوانەشە وەکو سەرپۆشیشە بۆ تارای کڵاوی کوردیوانە خواست زۆر لەسەر کامیانە خات سۆزان خواست زۆر لەسەر کامیانە زۆر لەسەر ئەم سێدانەیانە ئەوەی کە گوڵنگەکانی پێوەیە ئەم هەفتەیە دروستم کردووە لە پیجەکەی خۆما بەروتری شاهدا پیجی خۆم هەیە چونکە من ئەکاوت و فەیسبووکی هەموو شتێکی تایبەتی ئەم شتانە هەیە لە شاری هەڵەبجە چەند ساڵە لەوێ ئەو کارانە ئەەکەم زۆر داواکاریم لە دەرەوەی وڵات لەوانەیەت زۆر زۆر لەسەر ئەمانە زۆر داوام لێەکەن ئەڵێن با لیرە و گوڵنگی چونکە گوڵەکانیش خۆمان دروستیەکەین ئافرەتمان هەیە وەکو ئەمە ئێستا من خۆم
بە حکومەوەی کە ئەندامی مەسئولی سندیکا واتە گوڵنگەکانش دەستکردی خۆتانە ئیشی خۆمان کارێکی زۆر ئەمە زۆر جوانە بەس ئاری ئیشی دەستی خۆمانە دیکەم یەک ساڵمەوێ ڕێک یەک ساڵمێ تاوە کارێکی زۆر جوانە خات ئەمە ئیشی دەستی خۆمانە ئەوانە هەمووی ئەوانە ئیشی قولاپە ئەوانە جانتان ئەمانی کە دەسییاوە ئەمە بۆ کۆڵوانە بۆ کۆڵوانەیە ئەمزانی جانتایە وەڵاوە سیر نانە ئەمە ئۆیەکانە ئۆیە ئەمە ئەوها بۆ شێوازە ئیچنی ڕەشەکەیەتی بەڵێ ئەوە ڕەشەکەی ئەوە بە دەرزیە لای کاک ئاری ئەمەش لای تۆ قولاپە ئیشی قولاپ و دەرزی فەرقیان چییە؟ چۆن؟ ئەمە تەنکترە ئەمە بۆ کڵاوی مناڵش زۆر بەکاریێنی چووکە سووکە ئەوەش بۆ کۆڵوانە بەکارێنی قورسە باش ئەوە سەرپۆشە ئەم زستانان ئێمە دانیشین ئەمە زستانان ئێمە کە دانیشین لە ماڵەوە لای سۆبە چنینی سەرپۆشانە ئەمە ئەندامەکان ئێوە بەبێ ئیشدانانیشن ئەم بەفرەکە باریوە ئەم بەرگانی خۆم چنیوە دووریمە لەشتان سافرەیە بەرەک دوریشی لەگەڵە هەمووی چینینی کڵاوەکە چوچل و بەرگەکە هەموو شتێ خۆش ئەم بەفرەکە باریوە لە ماڵەوە دانیشتوم کە نەوتوانیوە بڕۆیتە دوکانەوە نەمتوانیوە بڕۆمە داوامەکەم بۆی سەرماسۆڵە دوکان و داوام شت نەبوو لە ماڵەوە دانیشتم کراس و کەوایەک دوو کراس و یەلێکی کوکەوەچەگەر بە بەتاڵی دابنیێز بە نائارامی ئەگەر ڕۆژێک منە ژوورێکی تایبەتی خۆم هەیە ئەگەر ڕۆژێک نەڕۆمە ژوورەکەەوە وا هەستەکەم خەمێکی زۆر زۆر گەورە لە دڵمان ئەبێ بەیانیان کە لە خەو هەستام سێری متومورەکان و مێخەک و کۆڵوانەکانمە وابستی تەواو بۆ بەکارەکەیەوە خات سۆزان کارەکان زۆر وردن یعنی هەر لە وردەکاری زۆری تیابەتێکە هەر لە شمڵیەکەوە هەر لە مێخەکەکە گوڵە باخەکە ئەم کۆڵوانە و پولەکانی ئاماژت پێدا هەر بە تەنها ئەیکی کەسی تر یارمەتی تەیە ئەوەی ڕاستی بێ من خۆم لەبەر کار و شتەکانم کە دەرەوە بەیانیان بۆ سندیکا ئەڕم دوانی وەڕوان دەورم هەیە لەوێ مامۆستام خۆبەخشانە دەرس ئەڵێمەوە ئەندامەکانم وەکو هەفتەی پێش و جوانە خان بوو ئەوانە بوون ئەمانە ئێمە گروپین بە یەکۆ دروستیان ئەکەین ڕێنماییان پێ ئێم ئەڵێم ئەوەم بۆ بکەن ئەوەم بۆ بکەن تەلەبەکانی ژنیوان لەژێ دەستی خۆمان ئەوانە دروستەکەنەوە ئەمە چیە لە کارەکان تا سەڵتەبوونی هەیە دایئەنی ئەها بۆ سەرپۆش و شت دەرزەکانەکەی بەمەوە کڵاو جوانی دروست کردووە بەدانان و شێوەی لێکم ئەمانە ئەڵوان خان دروستی کردو دەستخۆشیان لێکم مامۆستاتی بە ئەمە ئەندامێکمە دروستیانەکات پێما بێت هەندێک لە ئەوەندامانەی کە هەن باست کردبوو خاوەن پێداویستی تایبەت خۆشویستیمان بەیانی هەندێک لە کارەکانی ئەوان تێناوە ڕێزیان ئەکرد بێنە بەرنامەکەەوە بەڵام دەرگامانەتێکا ئێمە سوپرایزێکی گەورەمان هەیە ئەمانەوێت بەرنامەی بەنەوشە بانکەینە شاری هەڵەبجە ئەو ئەندامانە 50 ئەندام هەندێکیان لە 180 خاوەن پێداویستی ناتوانن بێنە دەرەوە ئێمە بەرنامەی بەنەوشە بانکەکەین لە ئێمە بەنای بەرنامەی بنەوشەوە باخساڵی ئینشەڵا بەسەرتانەکەنەوە بە دڵنیاییەوە دەستیان خۆش بێ سپاسیش کە هەندێک لە کارەکانیان هێناوە سۆزان هێناوێتی ئاریکە خۆم پەنیا ئەشیاکانی خۆم بێنم حەزم کرد کە ئەوان لەگەڵمان لەگەڵمان ئیشەکانیانم لەگەڵایە حەزم کرد هەر ئەندێک ئەشتەکانی ئەوان دەستەکان خۆش بێنە لای جلوبەرگەکان خات سۆزان لە حەزەکی لە کامیانەوە دەست پێ بکەین لەم کەوایەوە ئەمە کەوایە من ئەم فەسڵی پێش ئەوەی ینی بەرە سەرماوسۆڵە دروست بێت من خۆم لە هەولێرەوە ماڵی باوکم لە هەولێری هاودەکردنی مادەی خاو بۆ دوکانێکی خۆم قماشم هێناوە لە دوکانێکی خۆمەدام ناوە ئەبەم شێوازانە یەکێک کامێرە بیان بینێ چونکە ستاندەکەمان کەمێک بەرز قماشەکەشی قماشەکەی خۆمان بەڵێ ئەی کڕم خۆمدا ئەنیشم یعنی هاوینان کە ئەهاستا بڵێن بۆ منە بەرزی پاییز و زستان شت کەم ئەبێتەوە دائنیشم خۆم بەمانەوە بەم کەوانەوە کەواکان ئەچنم بەم شێوازە دایانێنم خواستی زۆریشیان لەسرە زۆریش داوا ملی ئەکەن ئاڵێن بۆ منە مەگەڵای پاییزە بوو کردم وەرزەکانیش بەکارێنیتەوە زۆر زۆر جوان شلوبەرگی پیاوانیشە بینم لەلاتەوەگەڵای پاییزە بوو ئەمەش ڕاستی شتی خەنەبەندانمان زۆر زۆر دروست کردووە لەم هۆڵە گەورەتر من ئەشیای خەنەبەندانمان هەیە سێ چوار کەژاو و ئەو شتانەمان دروست کردووە بەڵام لەبەرێک کە نەمانتوانی شوێنەکە بێنینەوە لەوێدامان ناوە بۆ ئەرزکردن ئەمانە نیوەی لە قاپشتەکەی ویستم بێنم بەڵام مۆکو کەواکە نمونە کەوایەکیانە کەوای چنینەکانیانە بۆ خەنەبەندان کارێکی جوانە
ئەمەش بەدەستی جلی مناڵانشمان زۆر مناڵانە جلی باز مناڵان لەسەر جلی مناڵان چۆنە خات و سۆزان ڕەنگە زۆربەی کات گەورەکان حەزیان بەکاری دەستی هەیە حەزەکەن چنراوی دەستی خاتونەکانی لای خۆمان بێت کارەکانی کە ئیپۆشن بۆ مناڵان چۆن چۆنیە مناڵانیش زۆر داوام لەکەن ئێستا دایکێت بۆ لام ئەڵێ جلی خۆ من چۆن کردو مناڵەکە شما بکە ئەکەین بە سێت بەیەکەوە دروستی ئەەکەین بەڵێ ئەوە ئیشی دەرزیە و وەهینە ئەمە ئیشی دەرزیە و سوفی پێ ئەڵێن پێشتر ئەوە هەیە لەکوانێت چ پێڵێن کاوە ساڵتەم بینیوە کە کاری زەنگیانە و چینینی وەڵام ئەم چینینە چینینێکی ترە خوری وەکو شێوازی نزیکە لە ئەتەمینەوە پێ قماشەکان ئەمەشیان کاریگەری هەیە لەسەر شێوازی چنینەکە بۆ تۆ ینی ئەو قماشەی کە هەڵی ئەبژێری بەوە نادیکە هیچ قماشە بێ ئەو سوورمە بوو لە قماشەکانە ئەمە پێم وا بە برنجۆکە بینیم قەیفە هەیە ینی قماش هیچ کاریگەری ئەگەر حەزت لە کارەکە بێ بی لەوە ناکەیتەوە کامە قماش بێت و کامە بێ ئێستا من کە خۆم حەزم لە ئیشەکەیە بی لەوە ناکەمەوە ئێمە ئێستا دنیا بەرەو پێشتون توە قاز ناقەیە شتەیە بە جوانی نەخشەکەدا ئەنین و دروستیەکە لێچین بەتر جیاواز لە ئیشەکانی ترم من خۆشبەختانە چەندین دەورە و چەندین شتم کردووەتەوە یەکەم دەسم تقریبا 5 ساڵ لەمەوە پێش بوو کەەوە پاڵتۆڵێک بوو بۆ هاوسەرەکەمم دووری ئەمە یەکەم دەستمە لە دوای ئەوە زۆریشم بۆ دووریوە لە دوای ئەوە ئەمە یەکەم دەستم بۆ هەر هەڵم گرتووە کە جلیشم بۆ بەلای هاوسەرەکەتەوە یعنی دەسالی تریشم بۆ کرد بووم بەڵام ئەمەیان جیاواز بوو تایبەت بوو لەلای ئەڵێەوە یەکەم دەستا هەر هەڵی گرێ بۆ یادزانکو دوای پرسیار پەیجەکەت ناوی چییە دوکانت هەیە چیتی ئێمە بەردام چکە ئەم بەڕگەیەمان بۆیە کە پاڵپشتی ئەو خانمانە بین کارێکی دەستی خۆیانیان هەیە و شێوازی بازرگاریەکەیان بۆ زیادکەین وادار ئەمە بێتە دەرفەتێک لە پارێزگای هەڵەبجەش نەبێ بەتەنیا لە سلێمانیەوە خەڵک داواشتەکان تام بکە لە کوێ پەیجەکەت ناوی چییە؟ من پەیجەکەم بە ناوی بەروگدوری شەهدایە باشە بەروگدوری شەهدامان هەیە دوکانیشمان هەیە دوکانێکی گەورەشمان هەیە لە مزگەوتی شافعی کۆڵانی شافعی گەورەترین بازاڕی هەڵەبجەیە لەوێ وەیە دوکانمانداناوە نزیکەی 5-6 ئافرەتە لەژێر دەستم ئیش خۆمە ئیشەکەن ئافرەت بخساندووە لە دوای ئەوەش خۆشبەختانە کە پێچکەم دەوری دوورمانیم کردوەوە دەوری چنینی ژەکەینەوە پێ بەرامبەر من ئەلێرەشەوە ئەگەر 2 دقە مەجالێکم بێت سوپرایزێکم بۆ ئەو ئەندامانی خۆم هەیە کە دوێنێ ڕۆشتم بۆ لای تێستانخانی شارەوانی لێرەوە دەستی خۆش بە دەستەکانی دەکشم کە هاوکارمان بوو هەڵدەستیم باکردنەوەی قەیسەریەکی نوێ بۆ ئافرەتانی شاری هەڵەبجە دوای ئەوەش هەمویان کارە دەستەکانی ئافرەتانی هەڵەبجە ئەوانش کە خاوەن پێداویستین ئەوانە کە خۆیان حەزیانێ بۆ ئارەزومەندن دەتوانن بێن لەوێ لەگەڵ ئێمە ئەفرەتان شان بەشان لەگەڵ پیاوانە کار دەستەکانە خۆش بێت زۆر لە شتان ساغ بێن نمونەت زۆر بێ بێگومان ئێمە پێویستمان بە خاتوونی زۆری وەکو بەڕێستان هەیە کە لەگەڵ ئەوەی کە خۆت کارێکی تایبەت بە خۆت دامەزرانەوە بەڵام لە خەمی ئەوە شایکە دەستی چەند خاتوونێکی تر بگری ئەوانیش بێنیتە نێو کارەکەەوە لەمونەت زۆر بێ لەش ساق بێ داوام لێ کردو سوپرایزشن پێوتون کە داوایان لێ ئەەکەم کە عنی خۆتەزانی ئێمە لە شاری هەڵەبجا تۆزێ بچووک و داخراوە حەزەکەم ئافرەتەکانی وەکو من بن ینی بیر لە هیچ نەکەنەوە ئەمە هەنگاوێکە بۆ ژیانی ئەمە سەرەتایەکە من ئێستا هەندێک ئافرەتمان هەیە لەگەڵمانایە کە ناتوانێ بێتە دەرەوە من ئەشیاکانی بۆ ئێنم یعنیەوە دڵگەوریەکە بۆ من بوو کێشەمانە ڕاستەکەی سەلام زۆر بەخێر